ئازیزانمان لە تەوری یەکەمی پرۆگرامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی تەندروستی. حاڵەتی سەرگەشت خواردنی کێکە لەو حاڵەتانەی کە لەوانەیە دووچاری زۆرێک لە هاوڵاتیان بووبێتەوە وەروە وەهەست بکەن کە چواردەوریان دەسوڕێتەوە و زۆر جاریش ببێتە هۆی ئەوەی کە ئەم کەسە ببورێتەوە یاخود بکەوێت بە زەویدا و تووشی ڕووداوێک ببێت. جا ئێمە باس لەم حاڵەتە دەکەین بزانین ئایا سەرکەشت خواردن هۆکارەکەی چییە و دەرخەری چ جۆرە نەخۆشیەکە و نیشانەی بۆ چ نەخۆشیێکی دیکە و ئایا دەکرێت لە چ تەمەنێکدا زیاتر ڕوو بدات و خواردن و خواردنەوە و کارەکانی ڕۆژانە چ کاریگەریەکیان لەسەر ئەوە هەیە کە ئێمە دووچارە حاڵەتی سەرکەشت خواردن بینم. بەوردەی باسی ئەم بابەتە دەکەین با میوانداری پرۆفیسۆر دکتۆر شێرکۆ سعید زمناکۆ پرۆفیسۆر لە نەخۆشیەکانی گوێ و بیستن و هاوسەنگی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. کاکتۆر جارێکە بزانین ئایا سەرگەشت خواردن حاڵەتە یاخود نەخۆشیێکی سەربەخۆیە؟ سەرگەشت خواردن سکاڵایە، نەخۆشی نییە. سکاڵایە ینی ئەو نەهامەتیە یا ئەو ناخۆشیە یا ئەو شتێک کە بەسەر نەخۆشیێت بۆ باسەکات. پێت ئەڵێڵێ من ئەناڵێنم بەدەست ئەم سکاڵایەوە، تۆ نایبینی. ئێمە وەکو پزیشک یا وەکو هاوڕێی نەخۆش ئەو سکاڵایە نابینین نەخۆشەکە هەستی پێەکە. بەسەم بۆ نمونە سەرێشە، ئەڵێ من سەرمێشێ، من و تۆ سەرێشە نابینین. ئەوە سکاڵایە کە نەخۆشەکەت هاواری لێەکە. بۆیە سەرگەشت خواردن یەکێکە لەو سکاڵانەی کە دەرچی نەخۆشیەکانی گوێی ناوەیە پەیوەست بە تێکچوونی هاوسەنگی. باشە دکتۆرەگەر باس لە هۆکارەکان بکەین، جگەل لە گوێ زۆرجار دەوترێت بەهۆی کەمی ڤیتامینەکانەوە کەم خوێنی یان جۆرێک لە شەکرە ئەمانە کاریگەریە لەسەر سەرگەشت بوون؟ بەڵێ زۆر جوانە پرسیارە. تەمان سکاڵاکانی نەخۆشیەکانی گوێ کە پەیوەستن بە تێکچوونی هاوسەنگی کۆمەڵێکن. ئەم کۆمەڵە سکاڵایانە شرت نییە کە بە تەنها نەخۆشیەکانی گوێی ناوە دروستی بکات، بەڵکو هەندێک نەخۆشی تریش هەیە کە پەیوەندیان بە گوێچکەی ناوە نیە احتیمال ئەو سکاڵایانە دروستکەن. بۆ نمونە نەخۆشیەکانی زەخت و شەکرە و بۆری خوێن، یاخود نەخۆشیەکانی دەمار، یاخود نەخۆشیەکانی دەرونی، یان نەخۆشیەکانی شکستی لە قاچایانی مەسەلەن التیهاباتی ڕۆماتیزمە و جونگەکان. کەواتە هەر بۆشە ینی ئەستەمەکەت کە کاتێک نەخۆشیێت سکاڵاکە و بۆ دەرەبڕێ تۆ بێ بە شێوەیەکی شمولی سێری نەخۆشتەکە بکەیت، بە تەنها بیر لەوە نەکەیتەوە کە ئەم سکاڵایانە نەخۆشیەکە نەخۆشیێکی تایبەتە تایبەتە بە جۆوە. وێ لە هەمان کاتە زانیارێکی ورد و زۆرت هەبێت لەسەر هەموو سیستمەکانی تر. من بەسمانەوەی کاتێکە نەخۆشی ئەڵێ من گێژە بم، ئەبێت تۆ لە مێشکی خۆتا زۆر شت دێک بیتەوە. نەخۆشیەکانی گوێی ناوە، نەخۆشیەکانی دەمار، نەخۆشیەکانی دەرونی، نەخۆشیەکانی هەناوی، نەخۆشیەکانی جونگە. لە عینەن کاتە هەر هەمووی لێک بێت، چکە احتیمالە یەکێک لەو نەخۆشیانە بوو بێتە هۆی دروستبوونی ئەو سکاڵایە. ڕاستە. باشە دکتۆر، جیاوازی چە لە نێوان سەرگەشت خواردن و بەرچاوەڕۆژ بوون؟ ئایا هەردووکیان یەک حاڵەتن یان جیاوازیان هەیە؟ ئەلبەتە جیاکردنەوەی ئەم سکاڵایانە زۆر زەڕورە. بەرچاوڕۆژبوون کاتێک مەسەلەن نەخۆشیە دەڵێ دکتۆر من کە هەڵەسمە سەر پێ بەرچاوم ڕۆشەوێ. ئەمە زیاتر مامانبا بۆ ئەوەی کە لە کاتی هەستانە فشاری خوێن کەمە بێتەوە، خوێن کەمە چێ بۆ مێشک، بۆیە بە شێوازێکی جوان و ڕوون شخصەکە چاوی نابێنێن چا بەرچاوی ڕەشەوێ. بەڵام کللیمەی گێشبوون یا سەرگەشت خواردن تعریف کراوە بە ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێت سپاشیال دیسۆریێنتیشن، یعنی تێکچوونی علاقی بینی جسمی تۆ لەگەڵ کێشی زەویە. مەبەستمان چییە؟ بۆ نمونە شخصەکە ئەڵێ دکتۆر من هەستەکەم بەسەر عەرزەوە نیم، یعنی بەرچاوی ڕەش نابێ. ئێمە هەر یەکێکە ئێستا لەسەرم کورسیە دانیشتوین هەست بە بارستایی لەشی خۆمانەکەین لەسەرم کورسیە. بەس کاتێک کە تووشی گێشبوو نەبین هەستەکەین لەشمان وەکوێ بە ئاسمانەوە بێت. کورد زۆر جوان تعریفیەکە، ئەڵێ هەستەکەم بەسەر عەرزەوە نیم. هەندێک کەسی تر تعریفیەکە کە ئەڵێ وڕ بووم یا گێژم یا کاسم. ئینگلیز تعریفیەکە ئەڵێ سەرم سووک بووە، یعنی ئەڵێ سەرم هەستەکەم سووک بووە. کەواتە گێژبوون سەبەبی گێژبوونەکە سەبەبەکەی ئەوەیە کە سیستمی گوێی ناوە تێکەچێت، ناتوانێت لەگەڵ بە حەقیقی بە شێوەیەکی حەقیقی بارستایی خۆی و کێشی زەوی جیاکاتەوە. وەکووتم ئەگەر ئێمە هەستکەین لەسەرم کورسیە دانیشتوین سابتین قورسی لەسەر لەشمان قورسە لەسەر کورسیەکە ئەمە گێژ نین. بەس هەستمان کرد کە لەشمان سووکە و وەکو بەسەر ئاوە بیت
ئەو معنای گێژبوونە. باشە دکتۆرەمە حاڵەتێک یاسایی هەندێک جار مرۆڤ بەسەریا بێ چ کاتێک بزانین ئەمە نیشانێکی مەترسیدارە؟ ئێمە هەر یەکێک لە ئێمە احتیمالە لە کاتێکاک نەخۆشیش نەبین بۆی هەندێک حاڵەتەوە تووشی ئەم سکاڵانە ببین. بۆ نمونە گێژبوون، ئەڵبەتە سکاڵەکان زۆرن، بەس ئێستا باسی گێژبوونەکەنەوەی کە گێژبوون بریتینێ لەسەر خولانەوە. گێژبوون شتێکی ترە، سکاڵایەکی ترە. مەسەڵەن شەخسەکە لە دوو تۆ من دنیا ئاخولێمەوە، دنیا ئاخولێتەوە بە دەور و بەرمە، ئەمە پێوتری دەرەخولێ. ئەو ژێکێکە لە سکاڵەکانی نەخۆشیەکانی گوێچکەیناوە پێویست هاوسەنگی. هەنێکی ترە لە ناو خۆما سۆڕێمەوە یا لە ناو خۆما جوڵێمە، ئەمە سکاڵایەکی ترە. سکاڵای گێژبوون یعنی علاقی بە هینەوە هەیە، بە کێشی زەویەوە هەیە، کێشی زەوی و جسمی تۆ. بۆ نمونە ئەگەر ئێمە کەم خەو بین، هەز بە گێژبوونەکەی خۆ نەخۆشیشنی یاخود زۆرمان و بین کاتلو کاتێ ئەسەیە. بەڵێ بەسەوە زۆر کەمە خەیانێ، یعنی بۆ مای چەند چرکەیەکە خەیانێ ویتر تۆ بچیت تۆ حاڵەتی خۆت. بەڵام ئەگەر شتەکە دوور درێژەی خەیان ئەو وەختە مانایەوە سکاڵایەکە تایبەت بە نەخۆشی و دووبارەش بۆیەوە بەڵێ بەتەکی دووبارە بوونەوە چەند جار دووبارە بێتەوە. باشە چ نەخۆشیەک هەیە کە بەتە خۆی گێژبوون و سەرگەش خواردن؟ ئایا یاخود بە شێوازێکی دیکە بڵێم سەرگەش خواردن نیشانەی چ نەخۆشیێکی دیکەیە؟ ئەمە وەکو باسمان کرد مەجموعە سیستم ئەم سکاڵانە دروستەکەن، بەس ئەوەی کرۆکی مەسەلەکان بریتێ لە گوێیناوە. گوێیناوە دوو کاری هەیە. باش هەمومان نەزانی نیشیشان بیستنە. ڕاست. بەڵام کاری دووەمی هەماهەنگیە لەگەڵ دوو سیستمی ترا بۆ ڕاگررتنی هاوسەنگی. بەڵام کرۆکی کار ڕاگررتنی هاوسەنگی کارەکە کاری گوێیناوەیە. بەڵام ئەوامرە نێرێ بۆ چاو لەگەڵ جونگەکان و ماسوولکەکانی لەشی مرۆڤ. بۆیە دایمە بۆ ئەوی تو هاوسەنگی لەشی خۆ ڕاگری ئەبێ علاقەیەکی زۆر بە قووەت هەماهەنگێکی چڕ لە بینی ئەو سێ سیستمە هەبێ. گوێیناوە، چاو بیانی بینین لەگەڵ جونگەکانی لەشی مرۆڤ لەگەڵ ماسوولکەکان. ئەم سێ سیستمە بۆ نمونە کە ئێمە ئەڕۆین بە ڕێگایە کە ئەجوڵین دایمە ئەبێ وێنەیەکی ڕوون و پاک بچێ بەرەو دەماغ. ئەگەر وێنەکە تێک چوو بغەوەش بوو تۆ سەر هاوسەنگی و تێکەچێ. بۆیە کەواتە چاو دایمەن حرەکەی چاو ئەبێ لەژێر کۆنتڕۆلی گوێیناوە بێ. بۆ نمونە ئەگەر من بە پەلە بجوڵێم بۆ لای چەپ چای من بەجێمێنێ لەسەر وێنەکە بۆ ئەوەی دایمەن وێنەیەکی ڕوون و نەجوڵاو بچێ بۆ مێشک. لە هەمان کاتێککە من ئەجوڵێم تۆنی ماسوولکەکان ئەبێ تەوزیع ببێ. بۆ نمونە من پێچەکەمەوە بەلای چەپا خۆم لارەکەمەوە بەس ناکەوم لەبەرچی لەبەروی مەجموعەی ماسوولکە تۆنەکەی شلە بێ، مەجموعەی ماسوولکەی تریش تۆنەکەی کرژە بێ. ئەمانە هەمووی لەژێر کۆنتڕۆلی گوێیناوەیە. بۆیە کاتێک کە گوێیناوە تێکەچێ کۆنتڕۆلی حرەکەی چاو کۆنتڕۆلی حرەکەی جسم لە دەستەیە. بۆیە شخصەکە تووشی ناهاوسەنگیە بێ و بە چاویشیە جوڵێ چاویە جوڵیانی ترە وەختە وێنەیەکی ڕوون ناچێ بەرەو مێشکی دنیا خولێتەوە. تۆ ئەگەر دنیا بخولێتەوە دنیا بجوڵێ لە بەرچاو چۆن دەتوانی هاوسەنگی لەشی خۆ بڕاگری هەر بڕۆی بە ڕێگایەکەویت. باشە دکتۆر جگەل لەو سەرگێش خواردنانی چی نیشانێکی تر لەگەڵیە ئەکرێ بڵێن لە نەخۆشێک بۆ نەخۆشێکی تر ئەگۆڕێ هەندێکیان بە هەندێکیان گروپی سکاڵایە بەڵێ بەتەکیید. جا ئێمە با ئێستا باسی سکاڵاکان بکەین و باسی نیشانەکان بکەین. بیر نەچێمەوتمان سکاڵا ئەو شتەیەکە نەخۆش باسیەکە من و تۆ نایبینین، بەس نیشانە ئێمەشەی بینین. نیشانە لە نەخۆشیان من و تۆی بینین. ینی بۆ نمونە شخصێک تووشی زیبکەیەک بۆ دەمەڵێکی گەورە لەسەر دەموچای بوو ئەمە نیشانەیە من و تۆی بینین. بۆیە نەخۆشی هەم سکاڵای هەیە هەم نیشانەی هەیە. بەنسبەت نەخۆشیەکانی گوێیناوە کە پێویستن بە هاوسەنگی 4 گروپ سکاڵامان هەیە. ئەتر ئەبێ و 4 گروپە بزانین. یەکەمیان وەکو باسمان کرد ناوە خولێ، شخصەکە لە ناو خۆما خوڵێمەوە یا لە ناو خۆما ئەجوڵێمەوە. ئیتر شەرت ئەو جوڵەیە لەوانێ بەرەو پێشەوە بێ، بەرەو دواوە بێ، بەرەو سەرەوە بێ، بەرەو خوارەوە بێ، بەرەو ڕاست بێ، بەرەو چەپ بێ. کەواتە جوڵەکەی ناوە کە لە ناو خۆتا جوڵیتەوە یاخود خولانەوەیە یاخود جوڵەیەکی ترە خولانەوە نییە. ئەمە گروپی یەکەم. گروپی دووەم ئەوەیە کە باسمان کرد گێژبوون کە پێوتری گێژبوون پەیوەندی بینی بارستایی لەش و کێشی زەوی ئەگۆڕێ تێکەچێ. بۆ نبوونە مەسەلەن تۆ شخصێک گەربی خەیتە ناو هینێکی سپەیسەوە مانی کاچن بۆ فەزا ئەگەر دیقەت بەی ئیتر هینە ینی لەبەروی کێشی زەوی نامێنێ شخصەکە لە ناو هەوای مەلەکە. گێژبوونیش تقریبن لەو شێوەیە بەڵام بە شێوەیەکی کەم، ینی وای نییە ئێجگارەوە نییە کە تۆ هەستەکە لە خۆتە خەلەلەکە لە خۆتە کە تۆ هین ناخوێنیتەوە کێشی زەوی ناخوێنیتەوە بۆیە هەستەکەی بارستایی لە شکەم بۆتەوە هەستەکەی بەسەر حەزەوانیت. ئەمە گروپی دووەمە. گروپی سێم علاقی بە چاوە هەیە. ئەمان ئەڵێ دکتۆر من دنیا ئاخولێتەوە لە بەرچاوم. ئیتر ئەم خولانەوەیە یاخود جوڵەیە ئەڵێ هەستەکەم دنیا نزیکەکەوێتەوە لە منەوە یا دوورەکەوێتەوە لە منەوە یاخود مەسەلەن هەستەکەم دنیا بەرزە بێتەوە نزمە بێتەوە. ئەمە
یەکێک لەوە نیشانەکانی چاو. ئەوی تر ئەڵێت بەرچاوم لێڵ بووە، ئەڵێ من چاوم 6 لەسەر 6 بەس کە ئەجوڵەیەم ئیتر شت بە تەواوی ناتوانم بخوێنمەوە. هەندێکی تر لە دنیا قڵپە بێتەوە، ئەڵێ دکتۆر هەستەکەم ئەم دنیاە ئەو سەقفەکە هاتە سەر ئەم لە دنیا قڵپە بێتەوە، ئایا 90 دەرەجە یا 180 دەرەجە. هەندێکی تری علاقی بە سکاڵاکانی بەژنەوەیە، بەژنیانی ئەمان علاقی بە ماسوولەکانەوەیە. چاو ئەوە تەواو بوو. بەژن چییە؟ 4 سکاڵایە. ئەڵێ دکتۆر هەستەکەم تەوازین لەشم تەواو نییە. ئەمە یەک ڕۆم بە ڕێگای هەستەکەم خەریکە ئەکەوم، یاخود هەندێکی هەرەڵەیە بە تەواوی کەوتوم لە پرێگا کەوتم هەستامەوە. 4مین سکاڵا بریتە لە لەتر، ئەڵێ لەترێ، ئەڵێ وەکو یەکی پاڵم پێ بنێ بۆ پێشەوە، یاخود پاڵم پێوەنێ بۆ چەپ یا پاڵم پێ بنێ بۆ ڕاست. کاتە گردی قەت بێ ئێمە گروپی سکاڵامان هەیە کە هەمووی پێویستن بە نەفسی نەخۆشی کە گوێچکەی ناوەیە دروستیەکە. بەڵام نیشانە مهمترین نیشانە لە نەخۆشیەکانی گوێچکەی ناوەیە کە پێویستن بە ڕاگررتنی هاوسەنگی لەرزەی چاوە. چکە چاو کە گوێی ناوە تێکچوو کۆنتترۆلی حرەکەی چاو لە دەستەیە. چاو ئەبێ سابت بێ. کێ سابتی کردووە؟ کێ پێڵە بەلای ڕاستا بڕۆ بەلای چەپا بڕۆ بە چاو گوێی ناوە. ئەو ترپە ترپەیە کە هەنێ جارسپەکان جیاوازە لەوەش ترپە ترپی پێڵووی چاونە ئەو جیاوازەلەوە تۆپەی چاو. هەموو چاوسەیرێکی زۆربەی نەخۆشەکانیان ئەڵێ دکتۆر گیان ئەم برایەمانە ئەم خوشکەمان کە تووشی نەخۆشیەکە بووە سەیری چاومانەکە چای بە تەواوی ئەلەرزی کاتە پێڵۆکانی ئەجوڵ پێڵونە چاو تۆپەی چاو هەر تۆپەی چاو بە تەواوی ئەجوڵێ. ئەوکوتمان کە ئێستا مەسەلەن هەرێکێک لە ئێمە سەیریکەی سەرکی چاو سابتە، تۆ فۆکەسەکەیتە سەر من، چاو سابتە لە سەر من. بەڵام ئەگەر من ئەم چاوە حرەکەی دەست پێ کرد نەیتوانی فۆکەس بکاتە سەر ڕسمێکی دیاری کراو، معنایە کۆنتترۆل لە دەزیراوە. کۆنتترۆلەکە چی کردوێتی گوێی ناوە، گوێی ناوە خۆی تێک چووە لەبەر کۆنتترۆلی حرەکەی چاوی لە دەزاوە چاوە لەرزێ. مهمترین نیشانە بۆ ئەوەی تەشخیصی نەخۆشیێکی پێ بکەین لەرزەی چاوە. یعنی چاو سیرکە بەهۆی چاوە تۆ یعنی چا ئەو پەنجەرەیە کە تۆ لێ ئەڕوانی بۆ شوێنی نەخۆشیەکە و بەهۆی چاویشەوە ئێمە بابڵێن ئەو فەحسانی کە زۆر ئەتیمادی لەسەرەکەین حرەکەی چاوە. بەهۆی حرەکەی چاوە شێوازی ئەو حرەکەیکە شێوازی ئەو حرەکەی کە ئیکا ئێمە توانین جۆری نەخۆشیەکە دیاری بکەین. باشە دکتۆر، ئەم نیشانانە و ئەم سەرگەش خواردنە لە چ ڕەگەزێک و لە چ تەمەنێکدا زیاتر باوە؟ علاقی بە شێوازی نەخۆشیەکەوەیە. ئێمە مەجموعەی نەخۆشی باومانەیە، یعنی یەکێک لە نەخۆشیە باوەکان بریتیە لە خلیسکانی کریستاڵەکانی گوێ لە شوێنی خۆیەوە بۆ شوێنەکانی تر. گوێی ناوە ئەوەی کە پەیوەستە بە هاوسەنگیەوە ژوورێکی هۆڵێکی سانەویە، ژوورێکی پچکۆلێ لە گوێی ناوە، بەس ئەم ژوورە 3 ژووری تری هاتوۆتە سەر. باشە بۆ نمونە لەو ژوورە لەو هۆڵە سانەویە کریستاڵ هەیە. ئەم کریستاڵە ئیشی ئەوەیە کە گراڤیتی یاخود کە کێشی زەوی بخوێنێتەوە. مە بەسمان چییە؟ ئەم کریستاڵە لە گوێی ناوەیە بەسەر مادێکی جێڵەوەیە. کاتێک کە ئێمە سواری مەسعادێکە بین، مەسعادەکە کە بە سریعی سەرەکەوێ کریستاڵەکان چیان لێ بەرزبنەوە. ئەگەر بە سریعی سەرکەوین کریستاڵەکان بەوەی کێشی زەویەوە دابزێ بە پێچەوانەوە، ئەگەر بە سریعی بینێ خوارە کریستاڵەکان بەرزە بنەوە. کەواتە بەهۆی جوڵەی کریستاڵەوە تۆ هەستەکەی ئەو مەسعادە سەرەکەوێ، خۆ پەنجەرەی نییە مەسعادەکە، بەس تۆ هەستەکەی کە سەرەکەوێ. یاخود تۆ لە قیتارێکە قیتارەکە زۆر بە سریعی ڕابەرەوە پێشەوە هەستەکەی شەوی چاویشە داخستووە، تۆ هەستەکەی ئەو قیتاراچە بەرەو پێشەوە بەهۆی ئەو کریستاڵانەوە. چۆ کاتێک کە تۆ بە سریعی ئەڕۆی لە ناو سایرەکە ناو قیتارەکە کریستاڵەکان بۆ کێڕۆن بۆ دواوە. ئەگەر مەسەلەن تۆ بە عەکسەوە دانیشتوی لە قیتارەکە بە عەکسەوە دانیشتوی عەکسی تیجاهی ڕۆشتن، ئەو وەختە کاتێک کە قیتارەکە ئەڕوا کریستاڵەکە بە شێوازی پێچەوانەوە جوڵێ تۆ هەستەکەی قیتارەکە بە دوا بەرەو دواوە ڕا، چکە تۆ وا دانیشتوی بەرەو دوای تۆ ڕۆ. کەواتە ئەم کریستاڵانە کاریان بریتیە لە خوێندنەوەی کێشی زەوی. ئۆکەی، بەڵام کریستاڵەکان لەسەر چین؟ لەسەر ئەو مادە جێڵان. هەندێک جار لینجی ئەو مادە جێڵە کەمە بێتەوە، دەبێتە هۆی خلیسکانی ئەو کریستاڵانە لە هۆڵەسانەوەیەکەوە بۆ ژوورەکانی تر. ئەو وەختە ئەبێتە هۆی سەرسوڕان، یعنی نەخۆشکە سکاڵەکەی شیاڵە دکتۆر من هیچ عیبم نییە، بەس کە سەر دانەوێنم دنیا خوڵێتەوە، کە سەر بەرزەکەمەوە دنیا خوڵێتەوە، یاخود لە جێگا لە لای چەپۆچمە لای ڕاستی یا بە پێچەوانەوە دنیا خوڵێتەوە. ئەمە معنایەوەیە کریستاڵەکان شوێنی تایبەتی و هینی خوانی بەجێهێشتووە، خلیسکاونەتە سەر شوێنێکی تر کە مەفروض نەبوو لەوێ بن. خۆی کریستاڵە بێت لەسەر مادێکی جێڵ بێ، نابێت لە ئاوامە لە بکە. ئەمە تۆ پرسیار لە منەکەی ئەڵێ لە چ تەمەنێکا زۆرە. ئەمە باوترین نەخۆشی گوێچکەی ناوەیە کە پەیوەستە بە
تێکچوونی هاوسەنگی پەیوەندی بە تەمەنەوە هەیە بۆ نمونە زۆربەی جار کە سەیرێکی تەمەن پێشەکەوێ ئەو لینجیە کەمە بێتەوە ئەمە یەکێک لەوانە بەشێکی تر نەقسی ڤیتامین دی ئەبێتە هۆی کەمبوونەی ئەو لینجیە بەشێکی تر هۆکارێکی تر زەربە بەرسەر بکەوێ شخصەکە کەوتۆتە خوارەوە بە تەواوەتی سەریایەتی شڵقاوە مەجموعەی کریستاڵ خلیسکاونێتە خوارەوە یاخود پەیوەندی بە حاڵەتی هینەوەیە فامیلی ینی بۆ ماوەی ئێستا من کۆم عائیلە هەیە دایکی و خوشکی و ینی دایکی و مناڵەکانی بە خوشک و برایە بە برای ئافرەتەکەشەوە هەر هەمیان نەخۆشی جوڵی کریستاڵیانێ خلیسکانی کریستاڵەکانیانێ کەواتە شتەکە چییە دەوری لە مەسلەی بۆ ماوەیش دەورە بینی لەوە تەمەن بینیمانە من لە مناڵی 6 مانگە بینیومە کریستاڵ خزاوە بەس یعنی و یەک کەیسم بینیوە عادەتەن زیاتر لە چیە علاقی بە تەمەنەوەیە یاخود وەکو باسمان کرد کارەکانی تر نەخۆشی ترمان هەیە کە ئەویش باوە کە ئێستا باوە پێوترێ شەقیقەی هاوسەنگی شەقیقەی هاوسەنگی یعنی ئەوە باو بووە ئێستا خەریکە ئەگا بەچی بە خلیسکانی کریستاڵەکانی ژوە لە سەبەبەکەی چییە ئێمە گوێیناوە خوێنی بۆ ڕەوە ئەو گوێی کە عیلاقی بە ڕاگررتنی هاوسنگیوە خوێنی بۆ ڕە ئەم خوێنە لە پەردەی مێشکەوە چێ بۆ گوێیناوە کاتێک کە بەرزی و نزیمی ڕووبا لە کارەبایی پەردەی مێشکە ئەبێتەوەی کرژبوون و کرانەوەی بۆریەکانی خوێن کە ئەچن بۆ گوێیناوە دەبێتەوەی دروستبوونی ئەو سکاڵایانە ئەو سکاڵانی کە باسمان کرد زائیدەن سەرێشە زائیدەنەڵە دکتۆر نەخۆشەکە ئاڵێ من بە دەنگ زۆری زعاجەبم بە گڵۆب زۆری زعاجەبم شەوێک درنگ بخەوم وازم زۆ خراپە بە ڕۆژی دوایەوە ئەگەر ڕۆژێک درنگ هەستم لە خەو مەسەلەن کابراس یانزەی بەیانی هەڵەسێ لە خەو هەندێک کەسە چێ بۆ 12 بۆ دوای یەکی پاشنیەوە ڕۆ هەڵەسێ لە خەو ئەڵێ بە تەواوەتی وەزن تێکەچێ یا هەنێ چاخ خواردنەوە وەکو مەسەن قاوە و چاو ئەم شتانە دەبێتە هۆی یاڵە بە بۆن سەرمەێشێ کەواتە سکاڵاکانی ناهاوسەنگی زایدەن سکاڵاکانی شەقیقە هەردووکی پێکەوە ئەو نەخۆشیە دروست دەکەن پێوترێ شەقیقەی هاوسەنگی تۆ پرسیار لە منەکەی دکتۆر ئەمە لە چ تەمەنێکە ڕۆیە زیاتر لە تەمەنی گەنجا ڕۆیە بە تایبەتی ئافرەت یعنی ئەگەر ئێمە دەنەخۆش بێنین هەشتی شەقیقەی هاوسەنگی هەیە دوانی پیاوە هەشتی ئافرەتە و کاتی سۆڕی مانگانەوە زیان زۆر تێکەچێت بۆ چکە کاتی سۆڕی مانگانە ئەم بەرزی و نزمیە زیاترە بێ لە بەرزی و نزمی کارەباییەکە و بیریشمان نەچێ ئەم نەخۆشیش زۆر دەوری هەیە لە مەسەلەی بۆ ماوەیە یعنی بۆ نمونە نەخۆشیەت ئافرەتێکە عمری 30 ساڵە تووشی شەقیقەی هاوسەنگی بۆ دایکی شێڵە منی شەقیقەم هەیە خوشکەکەشی نەفسی نەخۆشیەیە کاتە مەسەلەی بۆ ماوەیش زۆر دەوریە لەو بوارە کاکتۆر ئێوە چ پشکنینێک بۆ کەسان وسن هەندێک کەسێڵە هەرسە گەژبوونێکی و یەکسەر خۆیەتی هەندێک فەحسەکە هەندێک فەحسی خوێنەکە ئەمە دروستە هەڵی تەبان ئەم شتانە بخۆی سبا پێتان بڵێن مەسەلەی نەخۆشی ناهاوسەنگی نەخۆشیکی زۆر ئەستەمە تۆلی تێ بکەیت یعنی ئێمە کە ئەی خوێنین پێش هەموو شتێک نەخۆش ناتوانێت پێناسەی سکاڵاکەی خۆی بۆ بکە باشە یعنی نەخۆشی ئەڵێ دکتۆر من گێژە بم ئەڵی زەحمە نەبێ مەبەستە چییە خۆی ئێمە ئەزانین چییە ئەزانی ئەو 4 گروپێ باسمان کرد ئایا ناوخولەیە ئایا دەرەخولەیە ئایا گێژبوونەکەی کە عیلاقی بە کێشی زەویەوە هەیە یاخود بەژنیەکانە ناوهاوسەنگیە بەس مشکلەکە ئەوەیە لەو نەخۆشە هەرمووی تێکەڵاو بووە ناهەخولەی هەیە دەرەخولەی هەیە گێژبوونی هەیە ناهاوسەنگی هەیە هەر هەمووی بە یەک جارات تێکەڵاو بووە ئیتر نەخۆشم بۆ تاریفکە زۆر ئەستەمە نەخۆش پێناسەی سکاڵاکەی خۆی بۆ بکە ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم پزیشک کە دانیشتووە ئەڵەن گوایە پزیشکی کە نەخۆشی گیە بۆ لای ئەڵێ گێژ بووم پاش تۆزێکی دیژن دکتۆرەکە خۆشی گێژە بێ یعنی کە بۆ بازەکان نەخۆش ئەڵێ گێژ بووم دوای نەخۆشە دکتۆرەکەش گێژە بێ مەبەستی من لەوەیە کە ئەو پزیشکە ئەبێ شارەزایەکی هەبێ لە بوارەکە بۆی بتوانێ یارمەتی نەخۆشەکە بە پێناسی سکاڵەکانی خۆی بۆ بکە تەشخیصکردنی حاڵەتەکەش وەلو ئێمە لە تۆبە ئەڵێ پرسیار لە نەخۆش مەکە واز بێنە نەخۆش خۆی قسە بۆ بکە یعنی کە تۆ ئەڵی بە نەخۆشەکەڵی فەرمو دانیشتە سکاڵاکە و چییە تۆ نابێ قسە بخەیتە دەمی نەخۆشەکەەوە سەر تێشێ ئارەوەڵا سەرمێشێ ئەی بەدەنگی ساجێ ئەرەوەڵا دوکتۆر بەدەنگی نابێت تۆ یعنی زۆر قسە بکەی بێ نەخۆشەکە واز بینی قسە بکە چکە نەخۆشیش سیفەتێکی حەزەکە احتیمامی پێبی بۆیە هەرچی پێ بڵێ ئەڵێ ئەرەوڵا ئەوەش سکاڵا زیاکە دکتۆر کاتمان زۆر کەمەوە ئەگەر هاوکارەمان ئەو ڕسمە بخەنەوە سەر شاشە ئەو ڕسمە گزارش لە چی ئەکات ئەگەر باسێکمان بۆ بکەیت ئەم ڕسمە ئەگەر دیقەت بێش پێکاتوە لە 6 بەش
بەشی لای چەپی مۆنیتەرەکە 3 دانەیە بە ڕەنگی سوور و ڕەش، بەشی لای ڕاست 3 دانەیە بە ڕەنگی شین و ڕەش. ئەو سیانە ئەوەی سوورەکان 3 کەناڵن لە گوێچکەی ناوەیە، بەس گوێچکەی ڕاست. سیانەکەی تر 3 کەناڵەکەی گوێچکەی چەپن. ئەم 3 کەناڵە بە عەمودی بە ستونی لەسەر یەک وەستاون، تۆ حرەکە لە هەر فلەینێکا بکەی لەوێ هەستی پێەکە. ئەگەر دیقەت بی گوێچکەی ڕاستی وێنەی سەرەوە وێنەی خوارەوە لەرزەیە، ئەمە لەرزەی چاوە، ینی تۆ سەری نەخۆشەکە ئەجوڵێنی، ئەبێت چاوی نەخۆشەکە بە هەمان دیستانس، بە هەمان پێچانەی ئاڕەسە بە هەمان مەسافە بجوڵێ. مەبەستمەوەی چۆن سەمە لەگەر سەر بجوڵێنم بەلای چەپا بێت چاوم بە هەمان مەسافە بۆ لای چەپ بۆ لای ڕاست بجوڵێ بە پێچەوانەوە، بۆی لەسەر وێنەکە بمێنێتەوە. بۆیە ڕەنگە سوورەکە حرەکەی چاوە، ڕەنگە ڕەشەکە حرەکەی سەری نەخۆشەکەیە، بێت دائیمەن پێکەوە بن. بەس ئەگەر دیقەت بی چونکە چاوی تووشی لەرزە بووە، ئەمە تووشی التیهابکردنی ڤایرۆس لە دەماری گوێچکەی ڕاستیا بووە، بۆیە تووشی لەرزەی چاو بووە. ینی تۆ بۆی ئەم فەحسەوە بۆ دەرەکەوێت کە چ دەمارێکیان تووشی التیهابات بووە یا تووشی نەهاوسەنگی بووە. ئەمەیەکی کە لەو فەحسانە کە بەهۆی ڤیدیۆ کامێرەیەکی خیتە سەر چاوی نەخۆشەکە بە ڤیدیۆ زۆر بە سەریعی حرەکەی چاو بۆ خوێنێتەوە. دکتۆر کاتمان زۆر کەمە، بەس زۆر بە گرنگی زانم لە چارەسەرەکانە ئەمە پێویستەکە دەرمان بۆ ئەم جۆرە نەخۆشانە بنووسین؟ ئەم پرسیارێکی جوانە. طبعاً ئێمە گروپی نەخۆشیمانەیە بەنسبەت کریستاڵی جۆوە کاتێککە ئەخلیسکێ تۆ ئەتوانی بەهۆی جیهازی دیاریکراوە بەهۆی فەحسی دیاریکراوە بۆ دەرکەیە کە ئەم کریستاڵانە خلیسکاونەتە شوێن. ئەگەر پێکەوە بن کریستاڵەکان ئەتوانی بەهۆی هەندی حرەکاتەوە ڕاضەوە کە تۆ بۆ یەکەی بۆ نەخۆشەکە کریستاڵەکان بیتەوە شوێنی مەبەست، ئەو شوێنەی کە خۆی تیا بووە. لەبەر پێویست بە هیچ عیلاجێ ناکە بە پێچەوانەوە. ئەگەر تۆ بێ ئەو عیلاجانەی بیتێ و کوستیمیتیر و ستوجیرۆن، ئەو وەختە سیستمی تەوازن تەمەڵە بێ، یعنی کارەکانی خۆی بە شێوەیەکی کارەمەیی ناکە. بۆیە بۆ نمونە خلیسکانی کریستاڵ بە هیچ شوێ نابێت دەرمانوەگرێت. ئەگەر نەخۆشەکە نەقسی ڤیتامین دی هەبێ ئەتوانی بۆی بنووسی، بەڵام وەکو چارەسەری ئەو گێژبوونە پێویست بە دەرمان ناکە، بە دەرمان چا نابێت بەڵکو بە گەڕانەوەی کریستاڵەکە. خۆ نەخۆشی تر وەکو شەقیقەی هاوسەنگیەوە دەرمانی تایبەتی خۆی هەیە. نەخۆشی خۆ نەخۆشمان هەیە فشاری گوێی ناوازیاکە کە ئەبێتەوە لەگەڵ ئەوەیە کە نەخۆشەکە گێژەبێ هەستی بیستنیشی تێکەچێ، ئەو وەختە بێ دەرمانی تایبەتی خۆی بیتێ. بەڵێ هەنێ نەخۆشی هەیە دەرمانیەوە، هەنێ نەخۆشیشەیە بەبێ دەرمان. ئەگەر درێژخایانیش بێ ئەو وەختە تۆ ئەبێ ڕاضەیەکی دوور و درێژ و تایبەتی بۆ دابنی لە ماوەی 8 مانگە و 6 مانگ و جاری واچێتە 2 مانگ بۆی ئەو ڕاضانە بکەیت و جارێکی تر کاری جوچکەی ناوە بکەیتەوەیش. دەست خۆش بە سپاس بۆ زانەرەکانت پرۆفیسۆر دکتۆر شێرکۆ سعید زمناکۆ پرۆفیسۆر لە نەخۆشەکانی گوێ و بیستن و هاوسەنگی. سپاس دەکەین کاکتۆر بۆ زانێرەکانت.